والله پێشەش ئێستا دڵمان گەلێکتون بوو بەس ئێستا دڵمان خۆشە بەڕاستی مادەم دەرکەی مەلعبی کراوە ئەم تازەش بەهاندەرانم گوتم ئێستا کاریمە یەکەم شت پژگیری ئەوانەیە دەستخۆش لە کاک سەفین دەکەین بەڕاستی بەبێ ئەوەی ببتە سەرۆکیش ئەو کابرای هەردەم خەمخۆری هەولێرێ بۆ بەڕاستی پێ برێن سوپاسی برا گەورە دەکەین کە پارەکی هەتا ڕادەیەکی باشی تەرخان کردووە بۆ نۆژنکردنەوەی یاریگای شەید فەڕەنسو هەریری. سڵاوتان لێ بێت وەکو دوو هاندەری یانەی هەولێر پێم بڵێن ئەمڕۆ تا چەند دڵتان خۆشە بەوەی سەرۆکێکی نوێ و شایستە بۆ یانەی هەولێر هەڵبژێردرا و دوجار کێشە ناوخۆی و ئیداریەکانی یانەی هەولێر بە تەواوی چارەسەر کرا. قسەتان چییە لەو بارەیەوە؟ دەستان خۆشبی سوپاسان دەکەین بەڕاستی سوپاس هەموو دەستگا ڕاگەیاندنەکان دەکەین بە تایبەتی پایتەخت لە تقریبان 15 ڕۆژە بەبێ دابڕان لەگە هاندەران بووە. وەڵامەوەکو هاندەران ئەوڕۆکە دڵمان زۆر خۆشە ئیمە هەر یەکێک بێت بیتە دەستێک کاژێڕی پژگیری دەکەین لە ئەوەی ژۆمانگۆی هەر یەکێک حکومەت حیزب داینی ئەمە پژگیری دەکەین پژگیری وانەش دەکەین ئەم تازەش بە هاندەرانم گوتم ئێستا کاریمە یەکەم شت پژگیری ئەوانەیە پژگیری ئەوانەیە بکەین بەشکەم و یانەکەمان دەگەڕێتەوە سەر ڕێچکەی خۆی. هیچ داواکاریەکتان نەما؟ داواکارێکە ئەوەیە ئەوانە ئیش خۆیان بە جددی بکەن و ئەمە بەڕاستی ئەوەی ئەوڕۆ کاگومێت کردی جێگای شانازیە کاگومێت ئەوڕۆ بڕیارێکی جەلیلاندا دڵی ئەوەی بە تەواوی خۆ ئارێ وەڵڵاهی بەس دەمینێتەوە سەر دەستەی کاژێڕی دەستی کاژێڕی هەموو وەک یەک خێزان کار بکەن ئەوە ئیشاڵڵا نەزەعەت دێنی سەرکەوتو دەبن. تۆقسم بۆ پێشەکی بەخێت کەناڵەکدانەکەم والله ئەوڕۆ بەڕاستی پێ برم کاکومێت خۆشناش دەچی باشی کرد بە جوریەتی شتێکی زۆر جوایندانە لە ڤیدیۆکان تۆم بینی شاید دەکرد تەقپان لێ دەدا دڵتان خۆش بووە والله پێشەش ئێستا دڵمان گەلێکتون بوو بەس ئێستا دڵمان خۆشە بەڕاستی مادەم دەرکەی مەلعبی کراوە دڵتان بە تەواوی ئارێ وەڵا بە تەواوی. پێتان وایە بۆندی نوێ ئیمزا دەکرێتن یاریزانی باش دەهێنرێتە نێو یانەی هەولێر؟ والله ئەمەوەچی هاندەر بەڕاست پێ ئمە تەرجیحکردنە ئیمە پەیوەندی بە ئیدارە و میدارەوە نیە بەڕاست پێ برێن داوا لەو جمهوری خۆشەویستەکەم کە تێکەری ئیدارە و میدارە نەبن بەڕاستی پێ برێن ناوەڵە تێکەر نەبێ بەمە جمهورین ئەمە تەرجیح هەنیان دەدەن لەوەی نیە ئەمە بچین تەداخلی بۆندی بکەین تەداخلی بکەین بەڕاستی پێ برێن. باش ئەو هەوڵێک کە ئەمڕۆ دراتچۆنی هەڵدەسەنجێن و هاوکات باسی کاک سەفینم بۆ بکە کە پێشتریش هاوکاری پێشکەشی یانەی هەولێر والله دەستخۆش لە کاک سەفین دەکەین بەڕاستی بەبێ ئەوەی ببتە سەرۆکیش ئەو کابرای هەردەم خەمخۆری هەولێرێ بۆ بەڕاستی پێ برێن یعنی پێشترش ئەم زۆر هەچۆم کردی لەو مەلعبەکانی دەرێ بەڕاست پێ بە و پشتگیری دەرێشی دەکرێت زەوڕا و جەویە و عەرەبەکان لە دیارگەمەی بەڕاستی پێ برێن کۆمەکی زۆر دەکردن ئەو کابرا بەبێ بەرامبەر دەکرد بەڕاست پێ برێن ئێستا شایانی چشتی زیاتریشە بەڕاست پێ برێن لەبەوەی هەولێر لە هەولێر هەموو شتێکی دەکاتە دیاریکردنی کاک سەفین دوجار گرفتەکانی یانەی هەولێری چارەسەر کرد و دۆخەکە بەرەو باش ڕووندا ئینشاڵڵا بەرەو باشتە دەڕوا لەبەو کابراایکی لێ هاتووە هەولێری زۆر خۆش دەوێت پێم بڵێن دووبارە بەردەم یاریگان ناگرن نامە ناگرنەوەی دەستگیری شخصە بەکاریان دێنی بەڕاستی پێ برێن لەگەل لۆگۆیەکەی داینە حەقمان لە کەس نییە پێت برێم هەندێک کەس لەوانە پێی ناخۆش بیەوانە دەرچوینە پێت خۆشبی پێت ناخۆش نەبی تازە دانراینەوە ڕسمینە کاتی و ماتی نما بەڕاستی پێ برێن سڵاوت لێ بێ خۆش پێم بڵێ تا چەند دڵت بۆ خۆشە کەسێکی نوێ بۆ سەرۆکی نوێ یانەی هەولێر دیاری کراوە ئێستا یانەی هەولێریش خاوەن سەرۆکە بۆ ئەوەی زۆرێک لە جۆرەکان بەڕێوەی بادووە ئەوەشم پێ بڵێ بە بەردەوامی یاریگای فەڕەنسا و هەریری خەریکی نۆژەنکردنەوەیە تۆ کاک سەفین خۆ کەسێکی بزرگی ناوەندەران خۆشەویستە ناوەندەران بۆ مادە ناوەندەران بووە ئەو مەلەگەریە ئیشەڵا سەرکەوتوو دەبی سەرکەوتوو دەخوازی سەرکەوتوو دەخوازی ئەم هەوڵانەی ئەمڕۆ درا تا چەند دڵی ئێوەی خۆش کرد بەڕاستی ئەوڕۆ بەرپرسانی شاری هەولێر بڕیارەش گوێرانەیاندا لە مەساتی هەندەران بوو کورتایان بینە لە بەرژەوەندی هاندەران بەرێ پەیامت چێ لێرەوە چ داوا ئەو دەست دانرانە یعنی زۆر پەری لە شتان نەکەن بڕیاری عەدەلە نەدەن یعنی وە بکەن لە ڕابردووە خراپەکان خراپەکان چاکەن دەستەکانت خۆش تۆ پێم بڵێ ئێستا یانەی یاریگای فەڕەنسا و هەریری بەم شێوەیە نۆژەن دەکرێتەوە تیمەکان لێرە بەردەوام کاری تێدا دەکەن ئەمە تا چەند مایە خۆشحاڵیە بەخێراتنی کەناڵەکەتان دەکەین خێربێ سەر چاوان وەڵا دەستیان خۆشبی سوپاسی برا گەورە دەکەین کە پارەکی هەتا ڕادەیەکی باشی تەرخان کردووە بۆ نۆژنکردنەوەی یاریگای شەید فەڕەنسا و هەریری بۆ ئەو شێرە پیاوە مەزنەی کە هەردەم لەناو دڵی هاندەرانە قەت هەتا و ڕۆژی ئێمەش وەفات دەکەین ناتوانین شەید فەڕەنسا لە بیرکەین چکە کاری زۆر جوان و باشی کردیە لە بۆ یانەکەمان هیواداریشین ئەو دەستە کاتیەش دێتن ئەو دەستەی کە
دانرایە کەس دژایەتیان نەکا با ئیشکارەکانیان ببینین کۆمەڵە گەنجێکی لێ هاتوو چەندین ساڵە خزمەتی ئەو شارەیان کردووە معنێ بە کاک سەفین و بە کاک زێماوە باڵاخانەوە هەمویان معنەمە با ناوی یەکە بەیەکە هەمویان کەسی ئەو شارەنە با دەرفەتەکیان پێدرێت ئەوانە بە سەوت هاتینە بە ئینتیخاب هاتینە معنە حەز دەکەین دەرفەتەکیان پێ بدرێ بزانی چی دەکەن بەس دنیا بندەوەی شتی زۆر باش دەکرێت چکە ئەمن ئەوە 5 ساڵە نەهاندەرم دیتی ئەوها یەک دەزبی نەهاندەرم دیتە معنەی هاندەر ئەو جارە زۆر معنی دڵخۆش بوو 18 ڕۆژە زۆر خەم و پەژارە قوفل لە مەلعبی درای ئەوەش بە شتێکی باشم نەدەزانی من بەڵام حکوومەت بەخۆی دەزانی چی دەکای و ئیشی منیە کار بەدەستانی هەولێرێش دەستخۆشیان لێ دەکەین گەورە و کچکە ئەو یەک قسەی باشی لەو شتێک کردیە کە دەرگای مەلعب بکرێتەوە نۆژنکردنەوە دەست پێ بکاتن بەس دنیاش بن من دنیای یەکم هەیە ئەو 18 ڕۆژە ئیش لە سەفەریق کرایە بە سەرپەرشتی سەمیر بابوو ئیش لە سەفەریق کرایە لاعیب قسەی لەگە دەکرێ بە دنیای حکومەت پاری نەدایتۆ نادی ئەربی دابەزی حکومەت دەستبەرداری هەموو شتێکی بی دەستبەرداری پایتەخت نابی دنیا بن کار بەدەستانی هەولێر دەستبەرداری پایتەخت نابن پایتەخت زۆر گەورەیە معناگەر ئێستا کە بەس بیرکەوە کە دەرێ پایتەخت زۆری فەرقە لەگەر نادیەکانی دی دەستخۆش لە جەنابی هەرچی کە قسەی خێری لەو ئەویشەی کردیە کەس بە زووترین کات چارەسەر بووە الحەمدوللا و شکر زۆر سوپاس ئێوەش دەکەین سوپاس